کاتەیە ئەمە لە ناو ڕزگانی کێتی نیشتیمانی کوردستانە لە ناو تێکۆشان نابووین ئێمە بخۆمان خەڵکی چە بوون کۆمەڵی ماکسیلینین بوونە و دەمانە تەبی هەموو کەس نێزانی مەسەلا ڕووداوێکی بەو شێوە مچالێکێکی بەو شێوە سەرەدانێکی بەو شێوە بەڵام لە دوور و نزیک طبقەی کادر مەسەلا هەتا کادری ناوەند و کادری وەک سەرتی بوو ئەمانە هەندێک ئاگاداریە هەبوون کە حرەکەتێک دروست بۆ بەناوی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە پارتێکە تێکۆشانەکە بۆ چەپاجی وە بەڵام مەسەلەی خەباتی چەکداری تا ساڵی 1984 ئەمە نەبوو خەباتی چەکداری نەبوو لەم لاوێ تاسی هێشتا بووی کەناڵی ڕاگەیاندن ئەو دەمە بوو ئێستا نەبوو کەم بوو زۆرتری پەیوەندیگان پەیوەندی جیاز و ئەوە بوو ئەوەی کە ئێمە درکمان پێگرت بەڕێز مام جەلال خوا لێ خۆش بوو پەیوەندی خۆی ڕاستەخۆ ناڕاستەخۆی لەگەڵ ڕێبەری گەلی کورد دیار بوو هەیبوو چونکە ئاگادار ڕووداوەکان زۆر جاریش هەندێک بابەتە دەرکێنرا ئەو دەما لە پانزەی تەباخە دەنگدانەیەکی وەها دروست بوو تەبێ ئەو کاتە ڕادیۆکان لەو ڕادیۆیە کە بەدا بە تایبەتی ڕادیۆ مۆدیکالۆ ئەم بابەتانەی بڵاوە کردەوە و کەناڵە عەرەبیەکانش قسەیان لەسەرەگەوەی کە ئێمە بیرمان بێ ئەو دەمانە سەرەتا کە زۆر گرنگی پێدا کەناڵی میسر بوو گرنگی پێدا دوای مۆتیکالۆ گرنگی پێدا تەبی ئەم گرنگیدانە بۆ چالاکیێکی بەو ڕەنگە دروستبوونی خەباتێکی چەکداری لە بەرامبەر بە دەوڵەتێکە دووەم هێزی ناتۆ بێ لە تورکیا و لە کاتێکژا لە شەدومەرجێکا مەسەلە کورد لەمان و نەمان هەبوو لە باشووری کوردستان بینی ئەو کاتانە کورد لە ناو گەرمەی شەڕی ناوخوا بوو و شەڕی عێراق ئێران گەیبووە مەسەلەیەکی خەتەر زۆربەی ناوچەکان کە بەهۆی شەڕی عێراقیان لە دەستی حەرەکەتی ئازادی ئەو دەمەی کورد دەرچوو بوو ئەم چالاکیی پانزەی تەباخی بە سەرۆکاتی هەڤاڵ ئەجید تەبێ دەنگدانەوەیکی گەورەی کرد لەناو حرەکەی سیاسی کوردیشە ئەتوانم بڵێم سێ دەنگۆی دروست کرد بوو دەنگۆیەک دڵخۆشکەر بە تایبەتی ڕۆتە کۆمونیستەکان مەسەلە ڕۆتە چەپەکان گرنگێکی باشیان پێدا و مانایان زۆرەدایە بەڵام هێڵەکانی تر زۆر گرنگیان پێ نادا بگرە هەندێکیش جاریش بە خەتەریان نەبینیان و ئەمە خەتەرە خەباتێکی چەکداری بۆ شێوە دروست بێت خەتەرە دوژمنەکانی کورد بێت پاشابنەیەک گەرجەکەنە سەرمان ئەمانە هەبوون ینی ئەم دەنگدانە بەڵام دەنگدانەوەیش کە بە زەقی گرنگی پێدرا ناو هێڵە چەپەکان هەبوو هێڵی چەپەکان بە تایبەتی وە کۆمەڵی ماکسیلینی کۆمەڵە زەحمەتکێشانی ئێران و دەما حیزبی شیوعی کوردستانی ئەمانە گرنگیان پێدا چەنە سەردەمە لە ئاژبونێکی ناون لەگەڵ حیزبی شیوعی دروست بوو دوای شەڕە ناخۆشانەی کە لە خەمەغا پشاشان دروست بوو ئەوان لایەن حیزبی شیوعی گرنگی زیاتر پێدرا بە تایبەتی کۆمەڵی ماکسیلینی ئەندامانی کۆمەڵی ماکسیلینی ڕێبێ ئێستا قسانەی کە ئێمای کەین ئەندام و کادری ئەو سەردەمەی کۆمەڵە گەلێکیان شاید حاڵی ئەوە بوون کە کەیفخۆشیان خۆی بۆ دەرەبڕی بە تایبەتی ئەو کادرانەی کە لە سەردەمی شەهیدی سەرکردە شەهید ئارامە کە هەبوو بوون شەرەفی ئەندامنی کۆمەڵان وەرگرت بوو ئەوانە جیاوازێک لە بینی ئەو کۆمەڵانە کە ئەندامێتی کۆمەڵەی سەردەمی شەهید ئارام و دوای شەهید ئارام هەبوو مەسەلا ئەوانەی سەردەمی شەهید ئارامە وەکو ئەندامێتی شەرەفی ئەندامێتیان و ئەندامی کۆمەڵە بە ئاگامون لە جوڵانەوەی شۆڕەجێنەتی لە پاشەکانی تری کوردستان پەکەکە بەڕێبەردەی ڕێبەر ئۆجەلان پەکەکە قۆناغی سەری ئینە ینی قەڵەبازێکی سەری ئینە هەم لە هەفتانە کە وەکو پارتێکی کوردی
بۆ مافی نەتەوەی کورد لە بۆ شاباجی کوردستان کە خۆی ئەلان کرد لە باوکی کووردا بە هەزاران کادری پەروەەر دەکرد لە ساڵی 1984 کە یەکەم چالاکی سەربازی بە سەرپەرشتی شەهیدی سەرکردە شەهید ئەگید تابعی لە دنیا دەنگدانەوەکی مهمیدا یعنی هەژانێکی دروست کرد هەم بە باوەڕی من هێڵی چەبڕەوی معناوێتی باشی لەوەرگرت و هێڵی نەتەوەی گەلی کوردیش پشتیوانێکی ئەساسی بۆ خۆی بینی هەندێکیش هەبوون لەوانە دژبەر بەوە هەبن پێشوازێکی باشی لەوان فقط ئەوانە زۆر بە ئاشکرا ئەوانە سەردەما پارتی گەل هەبوو زۆر پێشوازیان ناکرد مەسەلە پارتی دیموکراتی کوردستان ئەو سەردەمەش پێشوازیان لەوا چالەکێک ناکرد ئەوانە بەڵام بەگشتی بزودۆیچکە بۆ ناو بزودۆی ئیسلامی نەگەم بزودۆی ئیسلامی ئێستا ئێران دروستی کردو ئەوانە معنا نادا چالەکی بەشە فقط ڕێخستنەکانی تری کوردی بۆکو پشتیوانیەکان بینی بەتابەتی تر ئەگەر لە سەرکردایەتیان نەوەیەکی تر بیریان کردوەوە بەڵام ناو کە دەنگۆکەگەیە ناو خەڵکی بە ئاگای ناو جوڵانی نیشتمان پەروەری کورد معناوێکی گرنگی پێدرا و تاثیرێکی زۆر جدی کرد لە خەباو تێکۆشانی گەلی کورد لە ئاسی دنیاشان نەک تەنیا لە چونکە مراڵێکی دروست کرد کە ئەو کاتە ڕژێمی فاشستی تورکیا و سەردەما وەک ئەندامێکی ناتۆ بڕوان وابوو کە هیچ جوڵانەیەکی کوردی جاریج کرد لە دوای شەخسایدی پیران لە دوای سەرکوکولی جوڵانە کوردیەکان ڕێخستنێکی چەکداری مەحاڵە دروست ببێ و دروست بوو و ئەنجامی گرت بە سەدان و بازاران کادری لە بەرەمەدەوە ئێسش بەرەمی ئەو خەباو تێکۆشانی ئێساگەیە بینی گەیوە چ مەرحەلەیەک بۆ بەجێی متمانەی تەواوی مرۆڤایەتی نەک تەنیا بۆ کورد بە باوەڕی من تەواوی مرۆڤایەتی ئەمڕۆکە کێشە چینایەتی کێشە نەتەوەی کێشە کۆمەڵایەتی کێشەی بەڕێوەبردنی کۆمەلگا و تاکە ڕێگاچارەیەک بۆ بەڕێوەبردنی کۆمەلگا ئەو مۆدیلە ڕێخستنی کە ڕێبەر زۆلان پێشەکرد کە ئەو بەرەمی سپا پێشکەوتووە سەربازەیە کە لە ئاسی دنیای سە بۆ بەجێ متمانە چی لە ڕووی پاراستنی مافی مرۆڤ چی لە ڕووی ژینگە پارێزی چی لە ڕووی ئەخلاقی کۆمەلگا و پێشخستنی بەرزکردنەوەی گورە و متمانەی کۆمەلگا گەڕانەوەی متمانە بۆ کۆمەلگانانە کە خاڵگەلێکن پێویستە ئینسان زۆر بەمانە باسیکە زۆر جێشانازین بۆ گەلی کورد و بۆ تەواوی خەڵکانی خەباجێر و ئازادی خواست